بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێیە لە دیدارێکی تایبەت بە خزمەت ئێوەی بە ڕێز و خۆشەویست ئەگەینەوە لەبارەی پرۆسەی هەڵبژاردنەوە کە لە ئایندەیەکی نزیکدا عێراق بەخۆیەوە بینێەوە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بەشداریەکی کارایی لەم هەڵبژاردنە دەبێ. ئێمە بەوەی هەڵوێستەیەک لەسەر ئەسڵی پرۆسەکە و بەشداری خەڵک و هەندێک گومان کە لەسەر پرۆسەکە دروست دەکرێت لەم لاولۆلا بۆی کە خەڵک نزیککەینەوە لە یەقینێک و لە باوڵین باوەڕێک کە بەشداریەکی کارای هەبێت لە پرۆسەکە چونکە لەسەر ژیانی و لەسەر خزمەت گوزاریەکانی لە ژیاندا گرنگیەکی زۆری هەیە. بۆ ئەم بابەتە لەگەڵ بەڕێز و خۆشەویست مامۆستا ماکوان کەریم بانخوازی ناسراوی کوردستان کە ئێستا لە نەرویجە ڕاستەوخۆ گفتوگۆیەک لە میانەی ئەم دیدارە تایبەتیە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. سەرەتا بەگەرمی سپاسی بەڕێزیانەکەین و خۆشحاڵی خۆمان بە دیداری جەنابیان دەرەبڕین و دڵنیاشم کە بینەرە بەڕێزەکانی پێیام زۆر تامەزرۆی ئەم دیدارە بن. مامۆستا سڵاوی خۆی گەورەتان لێبێ. وعليكم السلام ورحمة الله وبركاته. براي عزيز وخوشويستي من صلاة النبي وصلاة الإسلام. السلام عليكم ورحمة الله وبركاته. حرمت رزمي بو بريستو بو هاوكار محترمة كانتو بو بريزاني لقل جناب تاستافن وقاي قوليش محفوظتان بكاو ريز حرمت مي بو بين محترمة كانتان وخلقي كردستان بقشتي. زۆر سپاس جەنابی مامۆستا، ئێمەش خۆشحاڵین کە ئێستا جەنابەت هەم لە دەرەوەی هەم لەگەڵ ئێمە گفتوگۆەکەی و هیوای تەندروستێکی باشت بۆ دەخوازین ئینشاءالله هەموو لەم پەر و کێشە و گرفتانەی کە لە دنیا هاتوونەتە ڕێگەتان هەرچەند ئینشاءالله ئینسان پێی مەئجورە بێەوە پاداشتی گەورەی قیامەتی وەردەگرێ و لە عیشقی حەقیقی دین و ئیسلام نزیکە بێتەوە، بەڵام ئینشاءالله ئەوانەش لەسەرت نامێنن. پێمان خۆش هەر بەرنامەکەشمان لەوە دەست پێ بکەین بزانین ئێستا بارودۆخی جەنابتان چۆنەوە ئێمە و بینەرانیش دەزانین کە جۆرێک لە بەندی و گرفتاری زیندانیتان هەیە، بزانین بەکوێ گەیشتووە جەنابی مامۆستا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف المخلوق محمد وعلى آله وأصحابه أجمعين. برا عزيزة كيمن وكو عرض كردي سرتاو بيش هموشتك أو ببزان من إستال إجازية كام كقرامة ومالي خوم بودو روش وبينج من قماوة كحكمة كم طاو نوصل يعني بو بريبو مولا ولاتي إيطاليا ولدواي أولي لبروي خاوني رقزنامي نرويجي مولاتي نرويج مني قراندو بو أمولاته بوكالتي وإيطاليا لزينداني النرويجة زيندانم بينج ما وبو 6 صال 3 صال يعني بو كم كردومته الحمد لله وإستا دوروج لمالومو ولا خزمتي إيوي بريزامو وهي ودار متوانا قفتوغوية بكين كخلقي كي بريزو محترم وخوشويست وأهلي إيمان وأهلي إسلامي أولاتي قومان سودي ليور بقرن ده إن شاء الله تعالى ويشد لسرنا منه جيب أزادي توا إن شاء الله پاداشتێکی قیامەتی لەسەر وەرەگرن. جەنابی مامۆستا جەنابتان بابڵێن لە ڕێی هەم لە ڕێی وتاردانەوە هەم لە ڕێی نووسینەوە کاریگەری باشتان لەسەر خەڵک بە شێوەیەکی گشتی و باوڵێن شەقامی ئیسلامی لە هەرێمی کوردستان و عێراق داناوە و شاهدی ئەمەش ئەو پێشەنگایانە بوون کە لە 1-2 ساڵی ڕابردووە کرانەوە کتێبەکانی جەنابتان پڕفرۆشترین بوون. لەم بارەیەوە ئەگەر شتێکمان پێ بڵێیەوە کارەکەی بزانی. طبعا سەرەتا و کۆتایی هەموو یەگەڕێتەوە بە فەزلی خۆی گەورە. خۆی گەورە ئەوەی کە لە میقداری خۆی دایناوە و لە قەدەری خۆیان دایناوە کە ئێمەی کردووە بە عاداتی قەدەری خۆی لەم مودەی کە لە زیندانین. منش نییە هەموو شتێکی ناڕەحەتی لە لای خەڵکی نیقمەت و ئیبتیلایەکی ناڕەحەتی بێ، ڕاستە هەمووی ئیبتیلایە واتە هەمووی تاقیکردنەوەیە، بەڵام زۆر جار ناوەخینی ئەو تاقیکردنەوانە پڕێتی لە خێر و بەرەکەت باطنه فيه الرحمة وظاهره من قبله العذاب. زۆر جار خەڵک وازانێ کە ناڕەحەتی بەسەر خەڵکیایەت عەزاب و ناڕەحەتی، بەڵام لە ڕاستیە زۆر جار خوای گەورە دەرگا و پەنجەرەکانە لەسەر داخا
بۆ ئەوەی حەزی لە دەنگتە، حەزەکە گوێ لە دەنگتەوە بێ، حەزەکە داوای لێ بکەیت و پێش دەڵێ دەرەوەی دەرگا و پەنجەرەکان کە لەسرم داخستوی تۆفانە باوبۆرانە ئەو پارێزێ. لەبەرەوە دائیمە من ئەوم لە پێشاوایە خوای گەورە لە دنیاە بە عەدالەتی کار ناکە، بە حکمەتی کارەکە، چونکە عەدالەتی خوای متعال لەسەر زەویە نییە ئیلا لە بەرنامەکە و لە پرۆگرامەکەیانە بێ، عەدالەتی لە قیامەتایە لە مطلقە. بۆیە حکمەتی خوای گەورە وایە کە بە استراتیژیەکی درێژخایەنی کار ئەکا لەگەڵ ئینسانەکان و لەگەڵ مەخلوقاتیە کەویش بریتیە لە قەزا و قەدەر، و قەزا و قەدەریش پڕێتی لە حکمت. ئەی بەخشێ نیعمەتە لێ دەسێنێتەوە حکمەتە. زۆر جار مەرج نییە هەر ئینسانە بێت چاوەڕێ ئەوە بکات پێی ببەخشرێ، ئەبێت چاوەڕێ ئەوەش بکات خوای گەورە لێی بسێنێتەوە، چونکە ئەو لێسەندنەوە زۆر جار جورئەتی تاوانکردنن لە خەڵکی ئەسێنێتەوە. ئەمەش هەمووی نیعمەتی خوای گەورەیە. ئەو نیعمەتانش کە خوای گەورە پێمانە بەخشێ لە خۆشی و ناخۆشی بۆ ئێمەی مسلمان زۆر زۆر قازانجە و زۆر زۆر ئەجر و پاداشتە. وەڵای ئەگەر خەڵک بزانێ ئەو ئەجر و پاداشتانی کە لە ناڕەحەتیە وەرێگرێ حەزەکە دائیمە لە ناڕەحەتی و ناهەمواریا بشێ. کەسی بینیوە لە خۆشی و شادیان نزیک بێتەوە لە خوای متعال، کەست بینیوە لە هەڵپەڕکەیەکە یا لە حەفلەیەکان نزیک بێت لە خوای متعال. بەڵام ئەو کەسانی کە لە خەم و ئازار و ناڕەحەتیان هەمیشە نزیکن لە خوای متعال، دائیمە بەرەو ئیقباڵی خوای متعال. ئەوەش فەزلی خوای گەورەیە بەسەرمانەوە. الحەمدولله هەرگیز هەرگیز ناشکور نابین و الحەمدولله بۆ ئەو نیعمەتی کە خوای گەورە پێی بەخشی. بڵێ دەربارەی کتێبەکانت ویستم شتێکم پێ بڵێ بە شێوەیەکی گشتی پێت وتم، بەڵام با بپرسم کە دوا پرۆژەتان چییە؟ هیچ پرۆژەیەکی ترتان لەبەردەستایە لەم بارەیەوە؟ بەنسبەتی کتێبەکانەوە گیانەکەی من هەروەکو عەرزم کردی خوای گەورە ئەو مودەی کە بە منی بەخشیوە لە زیندانە لە 6 ساڵی ڕابردووە زیاد لە 25,000 وەرەقەم نووسیوە. ئەم 25,000 وەرەقەی الحەمدولله تا ئێستا زۆربەی زۆری چاپ بوو و فەزلێکی زۆر گەورەیە کە توانیمە خزمەت بۆ خەڵکە بکەم. و من ئەوەی کە ویستومە و هەم و خەمی من بووە کە ئەوەی لە لای منە بیگەێنم بۆ خەڵکە و ئەو خەڵکەیش ماشاءالله درێخیان نەکرد. خوای گەورە پاداشی خێریان باتەوە. زیاد بە هەموو کتێبەکانم 72,000 کتێب تا ئێستا لە هەمووی چاپ کراوە، چۆتە هەموو ماڵەکانەوە. خەڵکەکان معنی بە ئیقباڵێکی باشەوە لێیان ڕوانیوە، بە تایبەتی 2-3 کتێبیان کە زۆر زۆر ناودار بوون لەوانە مەملەکەتی شەیتان کە 4 بەرگە ئینشاءالله بەم نزیکانە بەرگی 5 و 6 دەرئەچێ. کتێبی دووەمیان کە مەملەکەتی نورە ژیاننامەی پێغەمبەری نازدارە. کتێبی سێمیان ژیاننامەی پێغەمبەرانی سەروەرمانن. کتێبی چوارەم مەملەکەتی عیشقە، مەملەکەتی ئەستێرەیە. زۆرێک لەم کتێبانی کە نووسیومە لە زیندانە الحەمدولله جێگای خۆی گرتووە و فیدباکێکی باشیشم بۆ گەڕاوەتەوە و فەزلی خوای گەورەی و من سپاسی و خەڵکیشەکەم کە خوێندویانەتەوە مەمنونیانم و لە گەورەی و حرمەتی خۆیانە و سەروەریەکە بۆ من کە من بەش بە حاڵی خۆم شانازی بۆ خەڵکەوە بکەم کە ئابە شێوەیە ڕۆ کتێبەکانی من ڕۆشتون. خوای گەورە پاداشی خێریان باتەوە. پرۆژەی ئێستایشم بۆ ئەوەی جەنابتان بزانن کتێبی مەملەکەتی مەلەکوتە کە لەسەر ڕۆمانێکە لەسەر ناو صفاتە پیرۆزەکانی خوای متعالە و هیوادارم 2 بەرگی چاپ بووە و بەرگی سێمیشم تەواو کردەوە ئینشاءالله 4 و 5 و 6 تەواو ببێ بە پشتیوانی خوای گەورە. هەوڵێم بەکەمترین کتێب کۆیان بکەمەوە، بەڵام زۆر جار زانستەکەی جوایە ناتوانی ڕەزیلی تیا بکەیت، چونکە دوای ئەوە گەر ڕەزیلی تیا کرد یا غەشی تیا کرد پێغەمبەری نازداریش عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ من غەشەنا فەلەیسە مینە. پێویستە ئەو شتەکان وەکو خۆی بگات. جا لەبەرەوە باشترین پرۆژەی من ئێستا کە خەریکیم بریتیە لە پرۆژەی مەملەکەتی مەلەکوت و پرۆژەی داهاتویشم لەسەر مەسەلەی مێژووی کورد و کوردستانە بێ کە ئەویش بە 3 قۆناغ دەست پێەکە: مێژووی دێرینی کورد، مێژووی دوای فتوحاتی ئیسلامی و مێژووی هاوچەرخی کورد هەتاکو سەردەمی ڕاپەڕینی ساڵی 1990. زۆر باشە. خۆی گەورە ئینشاءالله مەملەکەتەکەی جەنابتان بەرەکەت تێبکە و هەر ئاوەدان بێت. جا جەنابی مامۆستا بابینە سەر مەملەکەتەکەی ئێمە لێرە لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان ئێستا لە بارودۆخ و پرۆسەیەکە خۆمان دەبینینەوە، پێی دەڵێن پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەم پرۆسەیە خۆتان ئەزانن کە بەستراوە بە سیستەمێکەوە و ئایندەی ئەم خەڵکەی پێ دیاری دەکرێت بە میکانیزمێک کە میکانیزمەکە هەڵبژاردنەکەیە و دەرەنجامی هەڵبژاردنەشە بێتە حکوومەتێک و ئیدارەی ژیانی ئەم خەڵکە ئەکات. من پێم باشە سەرەتای پرسیارەکانم بپرسم ئێوە وەک میکانیزم پرۆسەی هەڵبژاردنتان بەلاوە چۆنە
ڕاتان چییە لەسەری؟ بڵێ هەروکو جەنابەت فەرموود هەڵبژاردن عیلاقی نییە بەسەر دیموکراسیەوە. هەڵبژاردن میکانیزمێکە شێکاورا لە دیکتاتۆریە تا بەکاری بێنێ، لە مۆبۆکراتیا بەکاری بێنێ، لەو سیستمانی تری دنیاە کە هەیە لە دیموکراسیە، حتا لە سیستمی ئیسلامیە برا عزیزەکەی من پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە پەیمانی عەقەبە بە هەڵبژاردن نوقەباکان و عوڕەفاکانی هەڵبژارد. ئەفەرمێ عرفوا عنكم عرفاءكم ونقباءكم. ئەمە هەڵبژاردن بوو پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام کە کردی. یا پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمیە گەر دوو کەس یا سێ کەستان چوون بۆ جێگایەک ئەمیرێک هەڵبژێرن بۆ خۆتان. هەڵبژاردن عیلاقی نییە بەسەر دیموکراسیەوە، و دیموکراسیش ئەگەر لیبرالیتیەوە نەئاڵێنرێ، ئەگەر بارگاوی نەکرێ بە پرەنسیپێکی ئایدۆلۆژی، ئەگەر وەکو ئاداتێک بێت و بەستا بۆ ناوەکەی ناو بنەن هەڵبژاردنی ئیشکالێکی تیان نییە. هەڵبژاردن لە سەردەمی خلافەتی عوسمان و عەلی ڕەزامەندی خوایان لێبێ لە دوای شەهیدکردنی ئیمامی عومەر کە ویستیان ئیمامی عوسمان و ئیمامی عەلی طبعا 6 کەس بوون کە خۆیان هەڵبژارد، 6 کاندید بوون. ئەم کاندیدانە بریتی بوون لە طەلحەی کوڕی عوبەیدوڵڵا و هەروەها لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف، لە عەلی کوڕی ئەبی طالب، لە عوسمانی کوڕی عەفان، لە سعدی کوڕی ئەبی وەقاس و لە 6 کاندید بوون. سیانیان تەنەزولیان کرد بۆ سیانیان. لە دواییە عەبدوڕەحمانی کوڕی عەوف بە عوسمان و بە عەلی فەرموو منیش تەنەزولەکەم بۆ ئێوە، بەڵام بۆ مەرجەی کۆمیسیۆنەکە بەنەدەست ئەو، یعنی بەشی هەڵبژاردنەکە بەنەدەست عەبدوڕەحمانی کوڕی عەوف. عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە ماوەی شەو ڕۆژێکە هەموو ماڵەکان گەڕا، دەنگەکانی کۆکردەوە کە کێ هەڵبژێرن. ئایا ینی هاوشێوەیەکی کۆمیسیۆنی ئەمڕۆیە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی کردووە بەستم ئەوەیە، یعنی تەلەفوزەکە وا لێ یەکەمەوە ئەو ناوەی لێنن بۆی خەڵکەکە لێم تێبگە. و عەبدوڕەحمانی کوڕی عەوف لە دوای 24 سعات لە هەڵبژاردنەکان ڕایگەیان کە خەڵکەکە زۆرینا عوسمانی کوڕی عەفانی هەڵبژاردووە، ڕەزامەندی و ڕەحمەتی خوا لە هەر هەمویان بێ. لەبەرەوە هیچ کێشەیەکی تیان نییە. هەڵبژاردن عیلاقی نییە بەسەر دیموکراسیە، بەسەر لیبراڵیا، بەسەر شتێکی ترەوە. ئاداتێکە و میکانیزمێکە وەکو جەناب دەفەرمووی بۆ گەیشتن بە دەسەڵات و بۆ گەیشتن بە حوکمە. ئەمەش پێویستە لەسەر خەڵک کە بڕوا بەدەمیەوە. ئەی باشە گەر ئیسلامیەکان هەڵنابژێریت، خەڵکێکی دەستپاک و داوێن پاک و خواناز هەڵنابژێریت، ئەی هەرە بێت دەوڵەمەند بێت و فەقیرەکانی شەرە بێت قوڕ بخرێ بەسەریانە. پێویستە حرەکەتێکی گۆڕانکاری بەسەر ئەو خەڵکەیە بێت. ومن داواکەم لە خەڵکی کە بچن بۆ دەنگدان و ئەو دەنگدانە ئەو هەڵبژاردنە مادام ئیسلامیش تەبەنی، مادام ئیسلام هەر لە سەرەتاوە تەبەنی میکانیزمی هەڵبژاردنی کردووە بۆ دیاریکردنی نێنەرایەتیەکان یان بەرپرسیارەتیەکان، و ئێستش ئەم سیستەمانی کە لە دنیادا هەن بە تایبەتی لە ڕۆژاواوە سەرچاویان گرتووە هەمان میکانیزم بەکارهێنن و لە وڵاتی خۆشمانە ئێستا پێڕەو دەکرێت. بۆچی لایەنە باشەکەی کامەیە؟ بۆچی هەڵبژاردن میکانیزمێکی گونجاوە پێویستە مسلمانیش تەبەنی بکە و تێیدا بەشداری بکە؟ لەبەرەوەی ئەو خەڵکی کە تۆ کاندیدی ئەەکەی پێشەمو شتێک باشیەکە لەوایە کە هەر کەسێک لەم حاڵەتانی کە خۆیان هەڵبژێرن کە ئەبنە کاندید، خەڵکەکە ئەیان ناسێ ئەکەوێتە بەرچاویان و ئیمکانەتی خۆیان بڵاو ئەکەنەوە لە بەرچاوی خەڵکی، عنی واڵاکەن لە بەرچاوی خەڵکیە. ئەم حاڵەتەیش واکە لە خەڵکی کە بزانێت کێ باشە هەڵ نەخڵەتێ. هەڵبژاردن ئاداتێکی باشە بۆ هەڵنەخڵاتاندنی خەڵک، بەڵام بەداخەوە خۆی لە ئیسلامە هەر کەسێک سنگی کوتا بۆ شتێک پێویست ناکە کە ئەو شتەی بدرێتێ. بەڵام لە ئێستاە خەڵکێک سنگ زۆرە کوتێ بۆ شتێک و ئەهلی ئەوە نییە. ئەبینی لە گۆرانی بێژەکان، لە ممەسیلەکان، لە فەنانین، لە ئەحیای منهم والئەموات، لە مۆدیلەکان، ئەمانە شیاو نین بۆ ئەو جێگایە، لە زمنیان ناچارین تۆ کە کەسێک هەڵبژێری کە بۆ ئەو جێگایە شیاو بێ. ئەڵێ کاکە من بەدیلەکەم ئەمەیە، مەسەلەکە ئەوە نییە کە ئەم سنگ بکوتێ بۆ ئەو جێگایە. لەبەرەوە پێویستە لە ئێستاە ئەم کاندیدانە کە کاندیدێکن بە تایبەتی لە ناو ئیسلامیەکانەوە بیزات لە ناو کۆمەڵی ئیسلامیە کە تۆ هەڵیان ئەبژێری، ئەبێ بزانین ئەم کەسانی کە هەڵمان بژاردون الحەمدوللا کە من زەنی باشیشم پیانەیە هەمووی خەڵکی بە حورمەت و بەتوانا و خاوەن دین و دەستپاک و دەمپاکن کە بتوانن حورمەتی ئەو خەڵکە بپارێزن، دینداری ئەو خەڵکە بپارێزن، پرۆژەی باش و چاک و خزمەت گوزاری بۆ ئەو خەڵکە بەدەست بهێن. بەڵێ جەنابی مامۆستا، هەندێک کەس بە پێچەوانەوە بیر دەکەنەوە، گومان دەخەنە سەرم پرۆسەیە بە تایبەتی بەشداریکردنی ئیسلامیەکان و کاندیدانی ئیسلامی و دەنگدان بە کاندیدە ئیسلامیەکان، یعنی گومانێکی زۆر خەنە سەر ئەم بابەتە. ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بۆچی وایە؟ بۆچی هەندێک بانگەواز بانخواز یعنی حرمەتم بۆ جەنابتان بەم ئاراستەیە قسایەکەن و ئیشەکەن؟
والله كاكي بەڕێز حەزەکەم شتێک عەرزی جەنابەت بکەم. بڵێ ئەو کەسانی کە ئەو گومانە ئەخەنە سەر ئەم حاڵەتە لە پرۆژەی خەڵکێکی ترا ئیش ئەکەن. یعنی بۆ نمونە ئیسلامیەکان پێویست ناکە بچنەوە بۆچی ئەچنەوە ئەم پرۆسەیەوە ئەگەر ئیسلامیەکان نەچن کێ چێتە ناوی لە بەرامبەریە کۆمەڵێکی تر دەچنە ناوی وەکو عەلمانیەکان. باشە عەلمانیەکان کە چوونە ناو ئەم جێگایەوە لە ناو ئەمانە ئەوەی کە ئەمێنێتەوە مسلمانانە با ئێمە ئەم پرسیارە ئاوا بکەینەوە. باشە سیاست بۆ خۆی چییە؟ سیاست مەگەر پاراستنی قوتی خەڵکی نییە، سیاست مەگەر دابینکردنی بژێ و ژیانی ئەو خەڵکە نییە، سیاست مەگەر پاراستنی سەربەت و سامانی ئەو خەڵکە نییە. ئەی ئەگەر ئەم مسلمانە بەشداریتیانەکە ئەگەر ئەم مسلمانە دەستپاکە بەشداریتیانەکە کێ ئەبێ کەسێکی تر بچێتە ناوی کە کۆمپانیاکانی بەقوتەکە کە ئەو هەموو کۆمپانیا مەشروبەت بۆێنێتە ناو وڵاتەکەەوە کە هەموو کۆمپانیا جگەرت بۆێنێتە ناو وڵاتەکەەوە کە ئەو هەموو قەسر و قەمەرێ ئەبا بە ئاسمانە خەڵکیەکان کەسێکیش نییە هیچ شتێکی گەنج و لاوەکان و خەڵکی ئەو وڵاتەیش هەموو زەبوونن هەموو ناتوانێت خانوویە بکڕێ ئەوەیشی کێت ئەیکڕێ لە دەرەوەی خەریمی کوردستانەکە وێنەیکردن. ئەمەش معنایەوە نییە من دژیەوەم کە خەڵک بێ سەرمایی خۆی ئیسیسمار بکە لە وڵاتە نا بەڵام معنای ئەوەیە پێویستە هەوڵ بین کە چین و توێژایەکان و وەکو سەردەمی کۆن ئەرستۆکراتیەکان و خەڵکی هەژار و فەقیر نەمێنێ. ئەمەش بە کێ ئەکرێ عەزیزانی من بە ئیسلامیەکان ئەکرێ و زۆر بە سەراحەت پێتان دەڵێم ئەشێر لە هەندێک لایەنەوە لاواز بین بەڵام لە ڕووی دەستپاکیەوە لە ڕووی داوێن پاکیەوە لە ڕووی ئەوەی کە مافی خەڵک ناخورێت گومانی تیان نییە باسی مەلایکت بوونی خەڵک ناکەم بەڵام باسی عمومی ئیسلامیەکانەکەم نە کۆمپانیایان هەیە نەنەوت و سەرۆت و سامانی خەڵکیان داگیر کردووە نە خۆیان بە ساحێب و موڵکی هەموو خەڵکەزان و خەڵکیش بە کۆی لە سەیر بکەن لە ناو ئیسلامیەکانە ئەمە نییە. جا لەبەر ئەوە ئەگەر بێت و ئیسلامیەکان نێڵم بشنە ناوە پرۆژەکانی ئەوان زیاتر بەرزە بێتەوە. جا من بۆیە بە خەڵک ئەڵێم تکاکەم هاوکاری ئیسلامیەکان بن ئیسلامیەکان بە قووەت بکەن لەبەرەوەی ئیسلامیەکان ئەگەر بە قووەت بن بەلانی کەمەوە پرۆژەی ئەوان تەزعیفە بێت بەلانی کەمەوە عەدالەتەکە باشتر ئەبێتەوە بەلانی کەمەوە دابەشکردنەکە باشتر ئەبێتەوە. جا لەبەرەوە ئەوەی کە جەناوە دەیفەرمووی ئەو دوعاتانە ئەو استراتیژیان هەیە ینی ئەوانیش لەوانەیە مستەفید بوو بێتن بە پارەیەک بە دەمچەورکردنێک بە شتێک لەو بابەتانە لەلایانی خەڵکانێکی ترەوە. جەنابی مامۆستا یەک سەرنج عەرزی جەنابەت بکەم ینی ئەو جۆرە بانخوازانەی کە ئاماژەت پێکردن لە خەڵکە یەکە گرنەوە لەگەڵ ئەلمانیەکانە بەوەی کە بە ئیسلامیەکان ئەڵێن دین و سیاستە بێت لە یەکتر جیا بکرێنەوە ینی نابێ ئێوە با بڵێن حیزبی ئیسلامیتان هەبێ یان بێن وەکو ئیسلامیەک سیاست بکەن. ینی ئەمە ڕاستی ئەم جۆرەیەگرتنەوەی گومان لە قسەکەی ئەوان زیاتر دروستەکە بەوەی ئیسلامیەکان دوورخەنەوە لە ئیداری ژیانی خەڵکی ئەمە ڕاستە؟ خۆی کاڵێن ئیسلامیەکان بۆی ئەم قسەی ڕوون بێ دوایی یعنی شێوە تەکفیریەکی پێوە دیار نەبێت چونکە من بۆ خۆم دژیە و شتانم جارە پێشەمە شتێکەڵێن ئیسلامیەکان ئەو کەسانی کەتەبەنی شریعەتی خۆی متعالەکەن ئەوانشی کە عەلمانین ئەڵێن عەلمانیەکان معنای ئەوە نییە بە کافریان بزانین معنای ئەوەیە کەتەبەنی سوەکو ئیسلامیەکان دەنگ بەرز ناکەنەوە بە پابند بوون بە ئیسلامەتی و بە دینداری و بەخواناسیەوە. ئەوەش معنای ئەوەیە کە هێشتا ئەو ڕشتەی ئیسلامیەکان پێگەیشتون ئەوان پێیان نەگەیشتووە. ئەو کەسانێکی کە عەرزم کردی دەنگ بەرز ئەکەنەوە بۆی کە لەگەڵ عەلمانیەکانە ئەڵێن گوایە ئیسلام دوورە لە سیاسەت و ئەوانەوە یعنی ئەوە هیچ یعنی لە ئەلفوبێی ئیسلامەتی نازانێت چۆن ئیسلام دوورە خاتەوە لە سیاسەتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆی سیاسی بووە خۆی صاحبی دەوڵەت بووە وەزیری هەبووە جێیشی هەبووە مخابراتی هەبووە یعنی شار بە شار و جێگا بە جێگا پاکی کردوتەوە لە دەستی مشریک و ملحید و بێدین و خوانەناسەکان و عەرابەکانە کە سەر لە نوێ سیستمێکی نوێی تیادا مەزراندووە. ئیسلام بۆ خۆی شۆڕشە ئیسلام بۆ خۆی سەرەتای بەدئی سیاسەتە و جەنابیش دەزانی پێناسی شۆڕش ئەوەیە کە تۆ شتێک هەڵ بکەنی سیستمێک هەڵ بکەنی و سیستمێکی نوێ لە ناویەدا بنی. جا لەبەرەوە عەزیزەکەی من ئەو کەسانێک کە ئەو قساکەن لە استراتیژیەکە ئیشەکەن نایانەوێ مسلمانان دەنگ بەرز بکەنەوە حتا ئەو کەسانێکی کە بۆ شێوە قساکەن بڕۆ کە با شێواکەن ئەڵە پێویست ناکە ئیسلامەکان ئەو شتان بڵێن سیاست بکەن و دەنگدانیان بۆ بکرێ بۆیە چێتە بۆ لای کاندیدا عەلمانیەکان و لەگەڵ ئەوانە هەڵەبژێرێ و شتێکی تر خەتەرتر لە ناو ئەوانەی شاکە هەیە بەڕاستی بریتە لەوەی ئەگەر ئیسلامیەکان نەچن بۆ دەنگدان و پشتیان سارکردنەوە عەلمانیەکان بەعموم هەرەچن بۆ دەنگدان و حیزبەکانی خۆیان هەڵەبژێرن لەبەرەوە زەرێک ئێن لە ئیسلامیەکان زەرێک ئێن لە کۆمەڵ لە یەکگرتو لە بزوتنەوە لەم جەماعەتە ئیسلامیانەی کە ئێستا هەن و ئەیانەوێ سەر لە نوێ بە سیستمێکی ئیسلامی بە سیستمێک جیاوازتر لەو سیستەمە عەلمانیانەی کە ئێستا هەیە ئەمانیش دەنگیان هەبێت و
بۆن و ڕنگ و تامی خۆیانان هەبێت هیوادارم ڕوون بێ قسە بڵێ زۆر ڕوونە ئاماشت بە کاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کرد لە ئیدارەدانی ژیانی خەڵک منەمەیە بە گشتی ینی لەسەر کاری پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام پرسیارێکە ڕاستی جەنابتان کەم چەند نزیک بوو تێکەڵ بۆ بە ئیدارەدانی خەڵک و ژیانی خەڵک و سیاسەتکردنەوە بەو چەمکێکی ئێستا ناوی لێنرێ کاک مامۆستا عەباسی بەڕێز ئەوەی کە زۆر گرنگە خەڵک بیزانێ لە ئیسلامە شتێکی پێوترێ مبارەک ئەو شتێک کە مبارەکە و تەبریگ ئەکرێ لەلایەنی خوای متعالەوە ئیلا ئەبێ خزمەت بە خەڵکی بکە هیچ شتێک مبارەک نییە لە ناو ئیسلامە لە ناو قورئانە کە هاتبێت ئیلا خزمەت بە خەڵکی نەکەن پێغەمبەران کە هاتوون بۆیە مبارەکن چونکە خزمەتیان بە خەڵکی کردووە سەیری پێغەمبەری نازدار کە عەلەیهی سەڵات وەسەلام سیاسەتی چۆن بووە لە ناو مەکەیە سیاسەتێکی ئیسلاح تەڵەبی هەبووە کە هاتوۆتە مەدینەوە سەرەتا سیاسەتێکی خزمەتگوزاری هەیە ئەوە تا ئەحسای شاری مەدینەی کرد ئاوی بۆ شاری مەدینە دابین کرد مزگەوتی بۆ دروستکردن پاشان سوپای دروست کرد ئەنجا میلیشیەکانی ئەوس و خەزرەجی کرد بە یەک هەموو ئەمانە پرۆژەی خزمەتگوزاری پێغەمبەری نازدار بوون و قورئان طبعا تدبری ئەوێ قورئان خۆی لە سەرەتاوە کە دەست پێەکە کتێبێکە زیاد لە سەدان ئەحکامی سیاسی و ئەحکامی سیاسی نێودەوڵەتی و ئەحکامی فکری سیاسی لە خۆگرتووە طبعا گومانیتیانێک کە قورئان بۆ خۆی وحی و بۆ پێغەمبەری نازدار هاتووە یعنی ئەگە سەیری ژیانی پێغەمبەران بکەی بەگشتی هەر یەکێکیان بە جۆرێک لە جۆرە سیاسەتەکان ئیشیان کردو لە ناو کۆمەڵگاکەی خۆیانە حەزرەتی نوح سەلامی خوای لێبێ بە جۆرێک ئیشی کردووە کە پێوترێ سیاسەتی ئیسلاح تەڵەب و هەروەها هەوڵی یاوە کە ئیسلاحی خەڵکەکە بکە حەزرەتی ئادەم سەلامی خوای لێبێ کە یەکەم پێغەمبەرە سەلامی خوای لێبێ ئەوەی دەستنیشان کردو بۆ خەڵکی کە چۆن حەزارەت دابمەزرێنن کە چۆن ببنە خەلیفە کە چۆن دەسەڵاتی ئەم سەرزەویە بگرنە دەست و ئیشی ئیسلامیەکانیش ئەوەیە ئیشی مسلمانان بەگشتی ئەوەیە کە خەڵکی بکەنە سنتەر نەک ئەفکار سنتەر بێ خەڵک سنتەر بێ وەکو حەزرەتی ئادەم بە وەحی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام و پاشان سەیری حەزرەتی یوسف کەن عەلەیهی سەلام بۆ نمونە حەزرەتی یوسف عەلەیهی سەلام لە ناو سیستمێکی بێدینیە کە عیلاقەی نییە بەسەر سیستمی خواناسی و ئەم پیاوە بەڕێزە ئەم پێغەمبەرە ئازیزە عەلەیهی سەڵات وەسەلام هەڵەسێ بە حکومەتێکی ئیتلافیە بێتە عەزیزی میسر وەلەو کاتێکیشە کە مەلیکەکە هیچ عیلاقەی نییە بەسەر دینی حەزرەتی یوسفەوە عەلەیهی سەلام چونکە بە بەڵگەی ئەوەی کە خوای گەورە لە قورئانە بۆمان گێڕێتەوە على دینی المەلیک کاتێک کە ئەیهێنێ براکەی خاتوشێ دەسەڵاتی خۆی لەسەر دینی مەلیکی خاتوشێ دەسەڵاتی خۆی المهم خەڵکێکی تر تەفسیری بۆ کاکە گوایە دینی مەلیک لە دینێکی ئیبراهیمیەوە هاتووە بەڵام ئاەتەکە وازەحە لەسەر دینی مەلیکەوە خستوێتیژێ دەسەڵاتی خۆی کەواتە حکومەتێکی ئیتلافی کردو بەڵام ساحەبی پرۆژە بووە ئێمەش کە لێرە هەوڵ ئەین ئیسلامیەکان بە قووت بکەین ئیسلامیەکان بێنە سەر حکم پێویستە ئێوەش ساحەبی پرۆژە بن پرۆژەکانتان بخەنە بەردەمی خەڵکی پرۆژەکانتان پرۆژەی خزمەتگوزاری بێ خزمەت بەو خەڵکە بکەن ڕۆژێ لە ڕۆژان کە خەڵک دەنگی هانێ هەمان شێوەی ئەلمانیەکان بەکار نێنەوە بڵین بۆ نمونە باڵەخانەی گەورەشتی مهم دروست بکەن بۆ خۆتان و خەڵکیتان لەبیر بچێت لە ئیسلامە پێویستە هەموو شتێک ئەوە بزانرێ یەکەم شت دینداری خواناسیەکەمان لەبیر نەچێت دوای ئەوە حیزبەکە عفو دوای ئەوە وڵات و نیشتیمانەکەمان لەبیر نەچێ چونکە ئەگەر مەبدە نەبوو نیشتیمان ناپارێزرێ ئەو کەسانی کە مەبدەیان نیە کورد و کوردستانە بۆ فرۆشن بە پێکێکی شەوانیان بۆ ئێمە باسی دینداری و خواناسی و پرەنسیپی ئیسلامی ئەەکەین وی دوای بینە خوارەوە کە خزمەت بە میلەتەکەمان بکەین خزمەت ناکرێت بە میلەتە لەم ڕۆژانەی ئێستامانە لەبەر ئەوەی ئەگەر حیزبێک کۆمەڵێک نەبێت هەڵسن بەوەی کە بتوانن حکومەتێ دروست بکەن ئەم حیزب و کۆمەڵێش پێویستە خەڵکەکە تۆ کە ئەچیتە ناوی سوودی پێ بگەێنی مەسلحەتی خۆت نەخەیتە پێش مەسلحەتی حیزبەکە تۆ بەڵام بەمەرجێ حیزبەکەشت مەسلحەتی خۆی نەخاتە پێش مەسلحەتی کوردستان و کوردستانش مەسلحەتی خۆی نەخاتە سەر مەسلحەتی پرەنسیپەکە و ئاینەکەت و خواناسیەکەتەوە تا لە ئەخیرەن ئەبەم تەسەسولە لە ئینسانەکانە دوایەوە بۆ خێزانەکان دوای ئەوە بۆ کۆمەڵگاکە دوایەوە بۆ حیزبەکە دوای ئەوە بۆ کوردستان دوایەوە بۆ پرەنسیپ و دینداریەکە بەم شێوەیە کە سیرەکەین خزمەت بکەن وەکو حەزرەتی یوسف عەلەیهی سەڵات وەسەلام بە پرۆژەیەکی خزمەتگوزاریانە لەناو حکومەتێکی ئیتلافیە ئەمە نمونەیەک بوو هێنامەوە ئەگەر ئەمەتان پێ ناکرێ و ئەمە ناگونجێ ئیسلاح تەڵەبیانە وەکو نوح ئەگەر ئەمە ناکرێ وەکو حەزرەتی موسا عەلەیهی سەلام لە بەرامبەر فیرعەونە چۆن توانی دەسەڵاتێکی ئۆپۆزیسیۆنی دروست بکات دژی فیرعەون و حەزرەتی موسا توانی گەلی بەنی ئیسرائیلیش لەژێر دەستیان دەربێنێتە دەرەوە یعنی ئەمە وەکو نمونەیەک باسی لێوە ئەەکەم نمونەی تر زۆرە جەنابی مامۆستا بۆ ئەوەی پەیامەکەمان
بڕوونتر بگاتە دڵی خەڵک چونکە خەڵک بەشداری ئەم پرۆسەیەکە و سەرخەری ئەم پرۆسەیە من چەند پرسیارێکت لێ یەکەم بەڕوونی بەوەی کە وەڵامێکشی بگات یەکەم حاڵی خەڵکت بۆ باسەکەم لە بەرامبەر پرۆسەکانە پرۆسی هەڵبژاردن دوو جۆر خەڵکمان هەیە کۆمەڵێکیان بەنسبەت ئیسلامیەکانەوە زیاتریانی ئەو شەقامی کوردستانیش بەعام شەقامێکی ئیسلامیە هەندێکیان هەڵبژاردنەکە بە ناجائز دەزانن و هەندێکیان کەم تەرخەمن لە بەرامبەر پرۆسەکەیە جەنابی مامۆستا قسەت بۆ ئەم دوو جۆرە خەڵکە چییە؟ ئەزانین چی یەکەمیان بەبێ ئەوەی تەخوینکردن و هەموو شتێک مع احتراماتم بۆ هەردوولایەن هەندێکیان کەوتونەتە پرۆژەی دوژمنانی کوردەوە عێلاقەی نییە بەسەر حیزب عەلمانیەکان و ئەوانەوە عێلاقەی هەیە بەسەر پرۆژەی دوژمنانی میلەتی کورد پێش هەموو شتێک ئەگەر بمانێ ئاسایشی نەتەوەی وڵاتی خۆمان بپارێزین تۆ ئەگەر ناتەوێت پرۆسەی حکومەت و حکومڕانی ئەو وڵاتە سەرکەوێ خۆتی لێک شێنیتە دواوە ئەڵێ من عێلاقەم بەسەر هیچ شتێکۆنی ئەمەش ئەو پەڕی تاوانە بەرامبەر بەو خەڵکەی کە لە نیشتیمان و وڵاتەکەی خۆتا هەیە لە قسەیەک ئەوەت هەیە کە گەڵی گوایە خەڵکەکە ئەو خەڵکانی کە حکومەت و دەسەڵاتیان بەدەسوەیە جێگای متمانەنین و جێگەی بڕوانین باشە خەڵکی تر هەیە خەڵکیی دەستپاک و داوێن پاک و دەمپاکن تۆ بەدیلت هەیە لە بەرامبەریانە لەبەرەوە هیچ قسەیەکیان نامێنێ یا ئەوەتە چونەتە پرۆژەی دوژمنانی گەلی کوردەوە مع احتراماتم بەبێ ئەوەی کە تەخوینیان بکەم لەوانەیە بێقەزد بێ ئەم مەوزوعە کە چونەتە ئەو پرۆژەیە کە هەست بەوە ناکە کە ئێستا کوردستان ساحبی جیۆپۆلیتیکی خۆیەتی جغرافیایەکی سیاسی هەیە لانی کەم ساحبی جیۆپۆلیتاری خۆیەتی پێشمەرگەی هەیە ساحبی ئەمن و ئاسایش و ئەمنی قومی خۆیەتی ئاسایشی نەتەوەی خۆیەتی ئەگەرێتەوێ ئەمانە بە دەستگایی بکرێ وەرن کاکە بە هەموو ئیش بکەین هەموو ئیسلامیەکان بێکۆ ئیش بکەن بۆ ئەوە کە دەستگای پێشمەرگە بکەن بە دەستگایەکی ئازاد و بیکەن بە سەربازی و خەڵک بڕوات تەجنید بێتیایە ئەو هەموو زەری بە و ئەو هەموو پارەکارە با وەرگرتنە و بێ ئاوی و بێ نانی و بێ مەعاشیە کە تا ئێستا حکومەتێک ئیشی ئەوە بێ بڵێ وڵاتی مەعاشتان بۆ هێنمەوە لە جاتیەوەی کە بواە پرۆژەی کار و هەلی کار و پرۆژەی دروستکردنی ڕێگاوبان و خزمەتگوزاری و ئەنواع و ئەشکال کارگەی گەورە لە شارەکانی وەکو سەیسایەق و هەڵەبجە و پێنجوێن و سۆران و منتیقەی عەشایری سەبعە بێنێتە پێشەوە کاکە تۆ سەیدی سلێمانی هەولێر مەکە ڕاستە جوانە و ڕوخساری جوانە ئەلحەمدولیلا خۆ ئاوەدانتری کاتەوە لەگەڵ دووهۆک و کەرکووک و محافظەکانی ترا بەڵام ئەوەی کە لە لای من مەبەستە لە شارێکی وەکو سەیسایەق ئەگەر بە نمونە وەربگرین ئەوان وەکو نمونەیەکەی هێمە پێشاوی خۆمان تا ئێستا لەم شارەیە کارگەیەکی تیان نییە کە گەنجەکانی کۆبکاتەوە لە منتیقەی عەشایری سەبعە تا ئێستا کارگەیەکی تیان نییە کە گەنجەکان کۆبکاتەوە دوای خەڵکیش گلەییمان لێیەکە هەر دەستگا ئاسایی ئەمن و ئاسایشەکانیش گلەییە کە نەڵەن وەڵا خەڵکەکە بوون بە ئیرهابی خەڵکەکە بوون لەگە خەڵکی ترا ڕۆشتن خەتاکە لە حکومەتەکەوەیە خەتاکە لەو دەسەڵاتەوەیە کە خزمەت ناکە پێویستە ئێوەش ئەم کەلێنانە ئەم جێگایانەی کە کون و کەلەبەری دەسەڵاتە شتە لە نوێ پڕیکەنەوە بەو خەڵکە تێبگەێنن کە ئێوە پرۆژەتان پێەیە کە ئێوە خزمەتەکەن پرۆژەکەتان پرۆژەی پێغەمبەری نازدارە بەڵگەمان پێ لەسەری چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتووەتە شاری مەدینە هەموو شتێکی دابین کردووە بۆ ئەو خەڵکە ئیسلامیەکان تۆ تا ئێوارە بە خەڵک بڵێ من تطبیقی شەرعی بۆکەم تطبیقی شەرعی بۆکەم کابراڵێ من برسیمە کارەبامەوێ شەقامم بۆ هین بکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی تطبیقی شەرع بکا بۆ خەڵک هات ئاوی بۆ دابینکردن هات ڕێگاوبانی بۆ چاکردن میلیشیای ئەوس و خەزرەجی بۆ کردن بە یەک شەڕی براکوژی نەهێت ئەمەش باشترین پرۆژەیە ژیانی پێغەمبەری نازدار و ئیسلامیەکان باشترین و دەوڵەمەندترن لە هەموو ئەفکارەکانی سەر زەوی چونکە لە سەردەمی ئادەمەوە هەتاکو خاتم تەجروبەیان هەیە ئەزمونیان هەیە بۆ خزمەت گوزاری ئەمە جیلی یەکەمیان کە ناچنە ناو ئەم مەوزوعەوە بەبێ ئەوەی ئاگایان لە خۆیان بن چوونەتە ناو بەشێک لە خانە و کەتەگۆریەکانی دوشمنەوە ئەوانەی ئەگەر بێت و تێیان بگەێنرێت کە ئەم کارەکارێکی نەشیاوە و ئەمن و ئاسایشی ئەو وڵاتە تێگەیە پێم وابێ زوو بەخۆیان ئەچنەوە ئەوەی تریشی کە ساردوسرە لەسەر ئەم مەوزوعە ناوێ بچێتە ناوی بە جائیزی نازانێ عەزیزانی من ئەگەر هاتوو ئێمە تەبەنی ئەفکارە کوفرەکانمان کرد ئەڵەن حەقی خۆتانە بەڵام ئێمە ئەمانەیە بچینە پێشەوە ئەمانەوەی ئێمەش بۆ خۆمان دەسەڵاتێکی مسلمانانە و خواناسانە بۆ ئەو خەڵکەدا بمەزرێنین بۆ ئەوەی پێتان بڵین کاکی گیان بگەڕێنەوە بۆ ڕشتی ئیسلام بگەڕێنەوە بۆ ئەوەی کە خوا پێغەمبەری خوا ئەتانەوێ ئێخوا هەو خەڵکە ژەرەڵێ کاکە ئێوە تطبیقی شریعت ناکەن ئێوە نیڵین کاکە هەوڵێن بۆ ئەوەی کە تطبیقی شریعتی خوای گەورە بکەین هیوادارم ڕوون بێت زۆر سپاس مامۆستا ئەخیر پرسیار لە جەنابەت دەکەم
ڕوونتر ئەمەوێ مەسەرەن پەیامەکە بگێنم بۆچی گرنگە خەڵکی کوردستان دەنگ بە ئیسلامیەکان بدەن دەنگ بە کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان بکەن و پێیان بڵێ بەڕاستی نوێنەرەکانی ئێمە چ جیاوازیەکیان لەگەڵ نوێنەرەکانی دیکە هەیە بە تایبەتی ئالمانیەکە بەڵێ بەگشتی ئیسلامیەکان هەمیان جێگای ڕێزن و هەمیان خۆشەویست و محتەرەمن لەلای من خۆی گەورە هەمیان مەحفوظکە و تەمان خەڵکی کوردستان کاندیدەکانی تریش بە گوێرەی احترام و ڕێزی خۆیان هەر جێگای ڕێزن لەلای من بەڵام کۆمەڵی دادگەری ئەوەی کە من بزانم ئەو بەڕێزانی کە خۆیان کاندید کردووە مۆسا محەممەد حەکیمی بەڕێزە و مۆسا ئەحمەدە مۆسا ئەحمەد سۆفیە ئەو بەڕێزەی بەڵێ مامۆسا ئەحمەد سۆفیە هوداخانە و مامۆستا ئەحمەدی مەلا ڕەشیە چنارخانیشە بڵێ باگلەی من لێنەکە فەرمووتیان کیە قوربان چنارخان لە هەولێر لەگەڵ چنارخانیش لە هەولێر لەگەڵ مامۆستا من هەلێکیان دوهۆک بەڵێ من هەلێکیان ناناسم بەڵام هەمیان بەڕێزن بەڵام حەسەکەم ئەوەی کە لەسەر شانی منە بیگەێنم و بەڕاستیش بێڵم یعنی من بۆ خۆم کەسێک بووم کە چەند جار تووشی مەشاکیل بووم و هیچ کاتێکیش لەگەڵ کۆمەڵی ئیسلامیان نەبووم لەو ماوەیە ئەم کاک محەممەد حەکیمە بەڕێزە بەت ئاراستەی مامۆستا عەلی باپیر دائیمە چوو ئاسایشەکان و دەستگا ئەمنیەکانەوە کار ئاسانی ئیشەکانی بۆ منەکرد ئەو زوڵمم لێکرا زۆرجە لە لای مولحید و بێدین و خوانە ناسەکانەوە قەزیەم بۆ دروستەکرا شتی سکەنداڵم بۆ دروستەکرا کاک محەممەد حەکیم پیاوێکی بەڕێز بوو من بە وەفام بەرامبەر بەم پیاوە یعنی کە قسەیەکمان پێوت بەبێ ئەوەی کاتی هەڵبژاردن بێ یا کاتی خۆناساندن بێ ئەڕۆژم پیاوە لەگەڵ دەستگا ئابن و ئاسایشەکانە قسەیە کرد و کار ئاسانی بۆ ئێمە کرد و شتەکەی ڕوونەکردو بۆیان کاکە کە ئەوە درۆیە بەرامبەر بەم کەسانە کراوە جا لەبەرەوەکو ئەرکێکی دینداری و قیامەتی خۆم بەڕاستی ئەو پیاوە حەقی لەسەر مەکە من بڵێم مستحقە بۆی کە خەڵک دەنگی باتێ چونکە بەڕاستی من خۆم شتم لێ بینیوە جا ئینسانیش لە قۆ شتێک نەکاوەکو مەسلحەت شێتی بێ نا حتى مصلحتي مشروع شتێکی باشە بەڵام لێرە من خۆم شتم لێ بینیوە بە چای خۆم لە کاک محەممەد حەکیم جێگای ڕێزە بەڕاستی و هەروە کاک مامۆستا ئەحمەدی مەلا ڕەشید ئەویش یعنی زۆر گرنگە ئەم پیاوە بەڕێزە پیاوێکی ئازایە و پیاوێکی بەجورئەتە و پیاوێکە تەخەسوسی خۆیەتی لە مەسائلی حسابات و لە مەسائلی هەتا مەلایەتیشی خوێندو ئەم پیاوە بەڕێزە پیاوێکی دیندارە خواناسە ئازایە بەجورئەتە زمان پاراوە زمانی عەرەبیەکەی باشە لە جێگای خۆیان ئەتوانێت خزمەت بکا بە گەلی کورد خزمەت و بینیویشمانە لێ و لەسەر ئەو ئەساسیشەوە لەسەر ئەم پیاوە بەڕێزە مستحقە بۆی کە دەنگی بدرێتێ و جیاوازیەکان ئەوەیە کە لە لای منە دەرکەوتووە نەیشتر ساون یعنی بۆ نمونە جێگای خۆیەتی کە تەقدیر و ڕێزی خۆم بۆ کۆمەڵی ئیسلامی دەرببڕم لە هەموو ناڕەحەتیەکانی منە مامۆستا عەلی باپیر وجودیە بووە بۆ نمونە کاک شوان ڕابەر پێشمەرگەیەکی کۆنی ئەم بزوتنەوەی ئیسلامی بوو دوایەوە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە کە کۆمەڵ دروست بووە لەگەڵ کۆمەڵا بووە پێشمەرگەیەکی کۆنە ئەگەر دیقەتی ئەم کاک شوان ڕابەرە دابێ هیچ سایتێکی ئیسلامی نەبوو کە ئەم پیاوە بەڕێزە دەعوە و بانگەوازی تیانەکە لە هەر شوێنێک سایتێکی ئیسلامی کرابێتەوە بانگەوازێکی ئیسلامی کرابێتەوە ئەم پیاوە بەڕێزە قەڵەمەکەی ئامادە بووە وجودی خۆی ئامادە بووە پیاوێکی هادێ محتەرەم بە ئەدەب بە ئەخلاق لەگەڵ ئەوەشە حەق بێش ئەم پیاوە جێگای خۆیەتی کە دەنگی بدرێتێ بەڕاستی هوداخان کە هەچە من بە خزمەتی خۆی نەگەیشتوم بەڵام بە خزمەتی برا و کەسوکار و بنەماڵە بەڕێزەکەیان گەیشتوم یعنی تام و بنەماڵی ئەم شۆڕژیێری ئەم بنەماڵە بەڕێزە جێگای خۆیەتی کە ئەم ئافرەتە بەڕێزە هەڵبژێرێت هەموو هەر لەو بنەماڵە بەڕێزە و لەو خانەوادە سەرگەتیە بەڕێزە و سەرچاویان گرتووە کە درێژایی تەمەنیان لە خزمەتکردنیان ئیسلامە بووە بە قەڵەمیان بە کڵاشینکۆفیان بە عەمامەیان بە هەموو شتێکیان لە خزمەتی ئیسلامە بوون و ئەو بەڕێزانەی تریش کە زۆر لە سەریان قسە ناکەم بەڕاستی نایان ناسم بەڵام حتمما کە کۆمەڵ هەڵی بژاردوون جێگای متمانە و تیقەی خەڵکین هیوادارم خەڵک دەنگیان پێبە و بە معنای ئەوەش نییە بۆ معلوماتتان ئەگەر بێت و من خزمەت بە ئیسلامیەکان نەکەم وابزانم من مەسلحەتێکم لەگەڵ ئیسلامیەکانە هەیە بە تاکید مەسلحەتی مەشروعم لەگەڵ ئیسلامیەکانە هەیە ئەگەر دەنگنین بە ئیسلامیەکان ئەگەر دەنگنین بە کۆمەڵی دەنگ من بکێ من بۆیە داواکەم لە خەڵکی کوردستان لەو خەڵکە بەڕێزانە تکاتان لێ یەکەم عەزیزەکانی من دەنگ بن بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی و خەڵکێکی بەڕێزن و خەڵکێکی محتەرەمن و خۆی گەورە مەحفوظیان کە ئەگەر دەنگ نیژنایان بە کۆمەڵی ئیسلامی
بەدیری ترتان هەیە وەکو جەماعەتی یەکگرتو وەکو ئەو جەماعەتە بەڕێزانی تر بسوتنەوەی ئیسلامی هیوادارم دەنگیان بەنێ خۆی گەورە مەحفوظتان کرد. جزاک الله خێرا بەڕێز مامۆستا ماکوان کەریم لە نەرویجەوە ڕاستەوخۆ لە گفتوگۆیەکدا لەبارەی پرۆسەی هەڵبژاردنەوە باس و خاسێکمان کرد. خی گەورە پاداشتی خێرتان باتەوە ئینشاءالله ئەمەش بکاتە ئەجر و پاداشتێکی گەورە بۆ قیامەتتان وجزاکم الله خێرا والسلام علیکم حەزەکەم لە ڕێگەی ئەم عەلەیکم السەلام حەز یەک شتی کۆتایی ئەگەر بگونجێ فەرموو. کاتی خۆی مامۆستا عەلی باپیر من ئێستاش کە بەم شێوەیە کە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە بەوەفام معنایەوە نییە لە کاتێکایە کە پێداویستیان بە من و منە بێ قسە بکەم. هەچ کاتێک کۆمەڵی ئیسلامی پێویستی بە من بێ من لە خزمەتیانم لەبەرەوەی جێگای خۆیەتی لێرەوە سپاسی مامۆستا عەلی باپیر و ڕێخستنەکانی کۆمەڵی ئیسلامی بکەم لە کاتێکە کە هیچ کەسێک ڕوبەڕووی منەوە نەئەهات مامۆستا عەلی باپیر وەکو مامێک وەکو خاڵێک وەکو برایەکی گەورە کە لە ئیتالیا بووم ئامادەی دەربڕی بەرامبەر بە پارێزەرەکانم کە هاوکاری مادی بکات و هەروەها ڕێخستنەکانی کۆمەڵی ئیسلامی لە ئەوروپا زۆر هاوکار بوون جێگای ڕێز و دەستخۆشین و لە بیرم ناچێتەوە پیاوەتیان بەسەرمەوە هەیە و لە جێگای خۆشێتی لە هەموو کاتێکا منش لە خزمەتی ئێوەی بەڕێزە. دەستان خۆش بێت جەنابی مامۆستا ئینشاءالله هەر پارێزراو بن و ئازاد بن. دەستی خۆشیتان لە یەکەم زۆر سپاس بۆ ئەو کات و دەرفەتەی کە بە ئێمە بەخشی سپاس بۆ بیونەرەکانیش خواتان دەکەم.